ئەو پرۆژەی ئێمە لە ناحیە بنگردا سەرەتا ئەمە هەموو ڕێکارە یاسایەکانمان بڕیوە بۆ تەواوکردنی ئەو پرۆژەیە کە پرۆژەکەمان لەسەر 22 زەوی دروست کراوە کە لە دوو قۆناغ پێک هاتبوو لە دوو قۆناغی یەکەممان تەواو کرد زیاتر لە 95 پرۆژەکەمان تەواو کرد ئێمە توانیمان لە 22 دوازدەی 2021 مۆڵەتی بە ژمارە چواری پرۆژەکە وەربگرین کە پرۆژەکەمان استراتیژیە بە پرۆژێکی استراتیژی دادەندرێت لە وەزارەتی کشتتوکاڵ بەڵام بەداخەوە لە 25 دوازدە کە ئێمە مامەڵەی هاوردەکردنی هێلکەی خواردنمان کرد ببورن مریشی بۆ ئەوەی پرۆژەکەمان بتوانین بەسەرکاری خین بەداخەوە پرۆژەکەی ئێمەیان ڕاگرت بە بۆنەی ئەوەی کە ئێوان بڕیارێک دەردەکەن بەتەمان بڕیارێک دەکەن کە چی لە دوی یەک ئەوان هاتن بە ئێمەیان گوتیان ئێمە تەلەفۆنیان بۆ کردین بەڕێوبەری گشتی و ڤێتەرنەری وتی ئێوە بەتەمای چین گوتیم ئێمەوە پرۆژەکەی خۆمان هەڵدەوەشێنی و لەبەر ئێوە دژایەتێکی زۆری ئێمە دەکەن ئێمە دەست بە پرۆژەکە بکەین ئێستا کە پرۆژەکەمان کە سەتانەوە تەواو کردبوو 95 تەواو کردبوو ئامادە بوو بۆ ئەوەی ئێمە بتوانین ئینتاجی هێلکە بکەین بەرهەمێنانی هێلکە بکەین کە بەرهەمێنانی هێلکە لە کوردستاندا خۆتان ئاگدارن هێلکەی زۆر هەیە قاچاق لە کوردستاندا لە دوی یەک بەڕێوبەری گشتی تەلەفۆنمان بۆ دەکات ڤێتەرنەری تەلەفۆن بۆ دەکات کە چوارشەمە چوین لەوێ لەگەڵی دانیشتین جۆرێک لە جۆرەکان داوای پشک و داوای سەهممان لێ دەکاتن ئێمەش بۆیە ئێستا ئێوەمان بان کردو بەڕاستی ئەو پرۆژەیە ئێمە دامان نابوو هەڵی وەشێنینەوە بەڵام ئێستا کە ڕامان گرتووە لەبەر ئەوەی داوا لە جەنابی سەرۆکی هەرێم حکوومەت هەرێمی کوردستان دەکەم و داوا لە قوبات تاالبانی دەکەم بەهانامان بێ بۆ ئەوەی ئەمە ئەو پرۆژەیە بتوانین ئینتاجێک دروستکە لە هەرێمی کوردستان پرۆژەکە بە دوو قۆناغ تاوا دەکرا قۆناغی یەکەم 300,000 هێلکە بۆ ڕۆژانە دەیتوانی 125 پێداویستی هێلکە پڕکاتەوە لە پارێزگای سلێمانی بۆ ئەوەی تریان قۆناغی دومان دامان نابوو پلانمان هەبوو بۆ کۆتایی ساڵ تاوا بکرێ بەڵام بەداخۆ ڕێگریەکان وای کرد ئێمە هەڵی دەوەشێنینەوە